دەستەکەت بێنە و بە بڕۆی بۆنی و ئەو باغ و نێزارە دەستەکەت بێنە و بە بڕۆی بۆنی و ئەو باغ و نێزارە ئازیز وڵاتمان ئازیز وڵاتمان چەند جوانە سەیری لوتکەی ئەو شاخانە ڕەبی ئەوە بێ کوردستانە ئازیز وڵاتمان ئازیز وڵاتمان چەند جوانە سەیری لوتکەی ئەو شاخانە ڕەبی ئەوە بێ کوردستانە ئازیز بەهارە ئازیز بەهارە بەهاریش ئازیز جەژنی دڵدارە دەستەکەت بێنە و بە بڕۆین بۆنی و ئەو باغ و نێزارە دەستەکەت بێنە و بە بڕۆین بۆنی و ئەو باغ و نێزارە. دەم خۆش خەندەخان. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 فەرموون لەگەڵ ئەڵقەیەک و بەرنامەیەکی نوێی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە جەژنی نەورۆز. ئایا جەژنی نەورۆز وەکو جەژنێکی کورد کاریگەری چۆن بووە؟ ئێمە چۆن لە سروتەکان و لە ئاهەنگەکانی جەژنی نەورۆزە بەشداریەکەین؟ ئایا لە ناو ئەدەبیاتی کوردیە چۆن بووە؟ ئایا جەژنی نەورۆز هەر لە ناو کووردا هەیە یا لە ناو نەتەوەکانی تریشا هەیە؟ ئەمە و گەلێک پرسیاری تر لەبارەی جەژنی نەورۆزەوە. بۆ لێدوان و قسەکردن لەسەر ئەم بەرنمەیە برای بەڕێز مامۆستا محەممەد مەردان ئامادەی بەرنمەکەمانە. مامۆستاجان بەخێر هاتیت. زۆر سپاس دەکەم. بەخێر بیسەرچاو. پیرۆزبایی جەژنی نەورۆز لە تەواوی نەتەوەی کوردەکەم هەروەها لە ستافە خۆشەویستە و لە کەناڵی کوردستان 24ەکەم. پیرۆز بێ لە ئێوەش. پیرۆز مامۆستاگیان سەرچاومان هات. هەروە برای بەڕێز کاکە دیار ئازاد لە ئامێری قانون لە بەرنمەکە ئامادەیە لەگەڵمانە. بەخێر هاتی کاکە دیار. زۆر بەخێر بێ کاک دیارگیان. مامۆستاجان 21 ئازار ئەبێ بە بۆنە لە زۆر وڵاتە لە لای زۆر نەتەوەش، بەڵام لای ئێمە پێ ئەوترێ نەورۆز. ئایا ئەم جەژنە طبعاً بێگومان هەر لای کوردان نیە، لای نەتەوەکانی تریشەیە. ئایا جیاوازی ئەم نەورۆزەی ئێمە چیە لەگەڵ نەتەوەکانی ترە؟ بەڵێ سەرەتا فەرموود 21 بەڵێ ئەبێ بڵێن یەکی یەک سەری ساڵی کوردی بەڵێ سەری ساڵی کوردیە. من ئەڵێم جەژنی نەورۆز جەژنێکی ڕەسەری بەتەنیاهی گەلی کووردە، نەک نەتەوەکانێکە. لێرە بەڵگەمان هەیە، ینی ئەوە نیە لە خۆمانەوە باس لەوە بکەین. من ئەڵێمەوە نەتەوانەی کە بەڕێزت ئاماژەت پێیە هیچیان سرودیان هەیە بۆ نەورۆز، هیچیان ئەوەندەی میلەتی کورد شعریان هەیە بۆ نەورۆز، هیچیان وەکو ئێمەی کورد مانگێکیان هەیە لە 12 مانگەکە بە ناوی نەورۆز بێت. ئێمە ئەمڕۆوە لە یەکی یەکەوە هەتاکو مانگەکە تەوا بێ ئێمە پێڵێن مانگی نەورۆز، کەواتە مانگێکمان چۆڵی مانگی ڕەمەزان، کەواتە ڕۆژێک نییە، ڕۆژێک نییە، یەک مانگە. کەواتە بەمە ئیسپاتێکا کە نەورۆز تەنها هینەتەوەی کوردە و لە کوردستانیشەوە سەرچاوی گرتووە و لێرەشەوە سەری هەڵتاوە. کاک محەممەدیان لێرەوە ئەمانەوە بپرسین مێژووی نەورۆز با بڵین هەرنێ کات دەڵێن ئەم چیرۆکە کە دەگێڕێت و ئەم مێژووە تێکەڵ بە ئەفسانەی دەکەن بەپی سەرچاوەکان، بەپی ئەو سەرچاوانەی کێمە بینیومانە. مێژووی نەورۆز ئەگەڕێتەوە بۆ 10,000 ساڵ پێش ئێستا و بۆ سەردەمی سۆبەریەکە. با بڵێن ئەفسانەی کە دروست کراوە کە ئەژدیهاک هەیە و کاوە هەیە و دوو مار لەسەر شانی چەپ و ڕاستیە بووە. ئایا ئەمە ڕاستی هەیە؟ خۆی ئەفسانە ئەتوانین بڵێن بڕبڕی پشتی مێژووە. ئەنی هەموو نەتەوەکانی دنیا شانازی بە ئەفسانەکانی خۆیانەوەکەن. ئێمەش وەکو نەتەوەی کورد بێگومان شانازی بە میتۆلۆژیای نەتەوەکەی خۆمانەوەکەین. بەڵام لێرە ئێمە
ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو ئەفسانەی بەڕێزت باسیە کرد فیردەوسی زیاتر ئەمەی باس کردووە هەوڵی یاوە شتەکە بشێوێنێ ناشرینی بکات کاوە خەڵکی کرند بووە ئەم جێگەیە بڵین کرند هەر هەمویان ئاسنگەرن ینی بەشی زۆری ئاسنگەرە هەمووی خۆیان بە خزمی نەوەی کاوەی ئاسنگەردانێن بەیانیان کەسنە سەر کارەکانیان سوژدە بۆ ئینەکە ئەبن دەستگای بەڵێ ئاسنگەرەکە ئەبن لە هەمان کاتە دوکانی کاوە هەیە ئەناڵێن دوکانەکەی داوت لە هینە لەسەر پێڵی زەهاو لە نەورۆزە زیاتر لە 1000 کەس بە تەمبورەوە ئەچنە ئەوێ هەمووی تەمبور دێن و سرودێکێ ئەیڵێن 12 فەرزندەی کاوەی ئاسنگەر یەکیان چەنە ژمات 11 بڕین سەر ئەمە هەر هەمویان ئەم بەم تەمبورەوە لە خوار ئەوە ئاوێک هەیە بە بڕوای یارسانەکان زیاتر گوایە ئەم ئاسنەکە گەرم بۆ لەو ئاوەی ئەوەیە ساردیان کردوتەوە بەڵێ مامۆستاگیان دێنەوە سەر باسەکانمان لەسەر نەورۆز دوای ئەوەی کاک دیار و کاک حەمید شەرێکی ترمان پێشکەشەکە دیلان بۆ نەورۆز ئەڵێت دیسانەوە نەورۆزە بەهارە گوڵی ئاڵە شەونم بە قەتیسی لەسەرە و نێرگزە کاڵە وەک چاوە چ چاوێ کە بە فرمێسک و کەژاڵە بۆ تازە بەهارێ بۆ گەشتی کەنارێ هەرچەندە چرۆ و چوزەرەی باغی شنە و شۆ پڕنازە بە ئاوازە لەگەڵ شووی ئاسۆ بێسوودە ئەگەر هاڕەنەکە بەستەڵەکی کۆ بۆ هاژەی چاوە بۆ جۆشی کاوە زستان دەبڕۆ پەردەی تۆفلادە لە چاوە من خۆم بەگەڵی وەی شوومەوە تێوە گلاوم ڕێچۆڵکە لە بۆ مێرجی وەکو ئەخشەری خاوم با بێتە گەشە و گوڵ بۆ بولبولی سەرچڵ دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش بێ کاک دیارگیان کاک محەممەدگیان مانەوەی نەورۆستە ئەمڕۆ لە دابوو نەریت و ئەدەبیاتی و کولتوری کوردیدا چ ڕۆحێکی شۆڕژگێڕێتی بە تاکی کورد بەخشیوە بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەگەر دیقەت بین لە تەواوی کوردستان بە تایبەتی پارچە پارچەکانی گۆڕانکاری بەسەرا هاتووە لە شاری سلێمانی ئەو کاتی کە پیرەمێر گەڕایەوە لە ئەستەمبوڵ گۆڕانکاریەکی بەسەر نەورۆزا هێنا لە حوجرەکانەوە بڵێن هێنایە دەرەوە و تۆزی گۆڕانکاریکەی بەسەرا کرد و مەسەلەی یاپراخ و دابشکردن و ئەو جۆرەشتانە لە مامەیارە ئەمە تۆزێ لە دابوونرێتە میلیەکە بڵێن لایە بەڵام ئەگە سێری ڕۆژهەڵاتی کوردستان بکەین کە ئێستا لەم ڕۆژانەشا بینیمان هێشتا کە نەورۆز داهاتوان پێش ڕەمەزان هینیان کرد یادی خۆیان کردەوە ڕەنگە پەیوەندیشی زیاتر بە مەسەلەی شۆڕشی ژیناوە بێ ژینا ئەمینی گۆڕانکاریکی هینی کرد بێت جۆش و خۆشێکی یاپی لەوێ دەستکاری نەورۆز نەکراوە وەک شێوە میلیە جوانەکەی خۆی پیشانی خەڵکیانە و یان بڵێن یادیان کردەوە ئەگە سێری باکوور و باشووری بچووک بکەین واتە سووریا و تورکیا لەوێ ڕوحێکی سیاسیانەی کراوە بە بەریا ینی جیاواز لە یادە میلیەکەی کە خۆی هەیەی یعنی نەورۆزەکرێ بە بەهانەیەک بۆ ئەوەی ڕۆحیەتە شۆڕژێڕەکەیان دەرچێت لەوێ جیاوازە بڵێ بۆچی جیاوازە دیارەکە شتەکە بۆچی جیاوازە لەبەرەوەی زۆر کەپکراون زۆر بەڵێ کاکە ئەوان 600
ساڵ داگیر کراوە. بەڵێ 600 ساڵ عوسمانیەکان حکمیان کردووە. بەڵێ ئەم 600 ساڵ ئەوێ کپ کراوە، بەڵام تۆ ئەگە سەیری باشووری کوردستانکەین ئێمە هەر لە دوای نەمانی دیسانەوە عوسمانیەکان و لە سەرەتایی بیستەکانەوە بۆ یەکەم جار لە ساڵی 1920 بە شێوەیەکی هونەریانە یادی نەورۆز لە شاری سلێمانی کراوەتەوە، تەنانەت ئەتوانن بیکەن بە بنەمایەک بۆ گەشەکردنی شانۆی کوردی، بە تایبەتی شانۆی شەقام کە لەم ئاخریانە هاتۆتە کایە و زیاتر لە لای دەربەنی خانی خۆشەوی زیاتر لەوێ هینی بڵێن بەرجەستا ئەکرێت. لە شاری سلێمانی دەتوانین بڵێن لە بیستەکان و پێش بیستەکان لە حجرەکانە بۆ بەشت نووسین و لە قاپیان بردو مەسەجگە لە پیرەمێرد حەمدی بەجی صاحب قڕانیش کەسێک 27 ئەو لە 27 دەستی پێ کردو ئەتوانین بڵێن پێش پیرەمێردە، چونکو پیرەمێرد لە سیویەکە دەستی پێ کردووە، بۆ یەکەم جار لە باخی پورەبێجی ئاگری نەورۆزی کردوێتەوە، یادی جەژنی نەورۆزی کردو، بەڵام پێش ئەو ڕاستە حەمدی شاعیر لە ساڵی 1920 پارەی کۆ کردوێتەوە نەورۆزێکی خۆشی کردو، بەڵام لە 20 ئینگلیزەکان کردویانەتەوە و بایەخشیان پیاوە وەم بە بەستیشیان بووە، چونکە تۆ ئەگەسێکەوە چاپخانیان هێناوەتە شاری سلێمانی، تۆ ڕۆژنامەی پێشکەوتنیان دەرکردو لە شاری سلێمانیەوە لە باشووری کوردستانی یەکەم چاپخاناتۆتە شاری سلێمانی و یەکەم ڕۆژنامەش لە ساڵی 1970 کە 180 ژماری لێ دەرچۆ پێشکەوتیان هەوڵێکی ئەوە حتا پێشبڕکەی شعری کوردیان کردووە، کوردی پەتی ینی بۆی لە تورکی و لە عەرەبی و لە فارسی دوور بکەنەوە، ئەمە هەوڵدانێک بۆ جوانکردنی شاری سلێمانی. بەڵێ لە 1920 بە پێی مامۆستا ئەحمەد خواجە خوای لێی خۆش بێ ئەو باسی کردووە کە لە 20 یادی نەورۆز لە شاری سلێمانی شاد کراوەتەوە. بەڵێ مامۆستا ئێمە بە نەورۆز لە ئەدەبیاتی کوردیە ئێمە وەکو سەرچاوی ئەدەبی کە بابێتمان پێم وایە یەکەم کەس ئەحمەدی خانی ناوی نەورۆزی هێناوە لە مەموزینە ئەوەی کە بۆمان ماوەتەوە دیارە گەلێشتی تر هەبوو فەوتاوە کە ئەو شتێکی سەیرە کە خوا لێ خۆش بوو پرۆفیسۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ کە دکتۆراکەی لەسەر ئەو بابەتە بوو خۆی ئەڵێ زەمین خولایەوە نەورۆز گەڕایەوە، یعنی ئەحمەدی خانی باوەڕی بەوە هەبوو کە زەمینی ساڵێک جارێک تەواو بێت و ڕاخولێتەوە، پاش ئەوەش ئیتر گەلێک ئەدیب و شاعری تر ناوی نەورۆزیان هێناوە. ئەوەی کاریگەری نەورۆز لەسەر ئەدەبیاتی کوردی بێگومان کاریگەریکی زۆری لەسەر ئەدەبیاتی کوردی خۆمان هەیە، بە تایبەتیش ئەوەی کە بەڕێزەدا ئاماژەت پێ ئەحمەدی خانی نەکرد بڵین باسی ئەوە کردووە کە مەموزین لە نەورۆزە یەکتریان خۆشویستووە، ئەنی ئەو هاتۆ مەموزینی هێناوەتەوە دیسانەوە بە شێوازێکی کە دایڕشتوەتەوە لە کەڵکی لە چی وەرگتووە لە نەورۆزەکە کەواتە نەورۆز ڕۆژی چۆن ئەڵێ ڤالانتاین و خۆشەویستی و ئەو جۆرەشتانە خۆی بۆ نەو یادەکانی کورد زۆریان تایبەتە بە خۆشەویستی، کورد زۆر لەگە خۆشەویستیا ژیاوە، تۆ سەیری چلە بکە کە پێی ئەوترێ یاڵدا بە هەڵە یاڵدا هەڵەیە، خۆر و مانگ عەشقی یەک بوون لەو شەوەیە بە یەک گەشتوون، کۆتایی زستان بەفر و ئاڵاکۆک عەشقی یەک بوون و کە هەوڵیان ناوە بە یەک بگەین. ئەحمەدی خانی شاتوێت لە نەورۆزە باسی مەموزینی کردووە لە نەورۆزە عەشقی یەک بوون ئەم دوانش، تۆ سەیری بەرات کە شەوی بەراتان گوێ لە گۆرانەکەشی بگرە باس لە خۆشەویستیەکە ئەڵێ من نە نقڵ بێ و نە عانەمەوێ سەیرێکی ئەو چاوانی تۆ یا بڵێ ئەو کەواتە کۆت زیاتر لە دنیای ئەوینە قوڵ بۆتەوە خۆشەویستی لە تەواوی کارەکانی ئێمە هەیە، ئێمە چیشتمانەیە بەشەوە حتا نەورۆزیش دەمەوە ئێوارەیەکی درنگەیەت ئاگری نەورۆز ئەکرێتەوە. دوای سەدەی بیستەمەوە کە ئیتر هەندێک ئەوە بوو کە مۆسیقا و گۆرانی و ئەمانە هاتەناو ئەم کۆمەڵگایانەوە بەرەو پێشەوە ڕۆشت، نەورۆز لە شعریش دەرچوو کرا بە سرود و بە گۆرانی. کێ دەست پێش خەر بووە لەم سرود و گۆرانیانە؟ خۆی لەم سرود و گۆرانیانەیە
بەڕای من ینی بەپی ئەوەی کە من بە دووادارچوونم بۆ کردێ حەمدی شاعیرە. حەمدی شاعیر ئەتوانم بڵێم لە شێوە میلیە شعرە فۆلکلۆریەکان کەڵکی وەرگرتووە دای ڕشتۆتەوە بە شێوازێکیکە ئەو ئەتوانم بڵێم یەکەم کەس بووە کە ئەو شعرەی هیر کرد خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆنتر ئەو سرودەی کاوەی ئاسکگەر بە یەکەم سروددا ئەندرێ ئەوەی یارسانەکان بەڵێ ئەوەی یارسان بەڵێ ئەوە بە ئەوە هەر زۆر کۆنە زۆر کۆنە بەڵێ بەڵام دوای بیستەکان باز بکەی بێگومان حەمدی شاعیرە کە یەکەم کەسە سرودی وتۆ بۆ نەورۆز. بەڵێ مامۆستاجانینەوە سەر بەرنامەکەمان خەندەخان بە هاوکاری کاردیار دڵی پاساری بەو بچووکیە کەوت هەڵپەڕین لەسەر ئەرخەوان ئەیوت خەڵکی نەبا خەملابەرین گوڵاڵەی نازدار زوو هەڵسە لە خەو ئەمڕۆ نەورۆزە من بە گۆرانی تۆ بە پێکەنین ئەڵێن پیرۆزە دەدڵم خۆشکە بگە شێرەوە واگیانم دەرچوو گوشینی دەست و شڵپەی ماچی دەم هەمووت لە کیس چوو خەمی پاییز و ئاخی زستانیش لە دڵ بکە دەر بۆ پارێزگاری دڕک زۆر هەیە بژی بێکە دەر ئەو ئابا سەوزەی دەوری لێداوی پێی بڵێ بڕۆ ڕەنگی خۆت جوان زەرد و سووری گڕ زەردەشت و پشکۆ گەردنی ئاڵت دەرخە بۆ یاران تا بە دەنگی سۆز بڵێن شای گوڵان ڕەمزی دڵداران جەژنت لێ پیرۆز. مامۆستاجان باسی سرودەکانمان کرد باسی ئەومان کرد کە لە سەرەتاوە کاتی خۆی شاعری گەورە حەمدی بەجی ساحب قڕان یەکەم نەورۆزی کردەوە بۆ نەیەک و مناسبەتێک کە خەڵک وەکو سەیران و وەکو دەشت و دەروەکو سرودێکی کوردی بەکاری بێنێ بەڵام ئەوەی کە هەیە کۆمەڵێک سرودی زۆر کە هەندێکیان زۆر کاریگەرن و زۆر زیندون و لەناو هەموو کورد و کوردستانە ئەوترێتەوە حەزەکەم باسێک لەو سرودانە بکەین. خۆی لە ڕاستیە سرودمان یەکجار زۆرە بۆ نەورۆز ینی تەواوی شاعیرەکان شعریان نووسیوە بۆ نەورۆز و هەندێکیشیان سرودیان نووسیوە بەڵام لەو سرودانەوەی کە زۆر کاریگەر بێ و مابێتەوە ئەو سرودەی پیرەمێردە کە لە ناو خەڵکە و لە تەواوی کوردستانە ئەوترێتەوە ئەم سرودەش لە ساڵی 1940 پیرەمێردی نەمر دایناوە بەڵام ئەڵێن بە بۆنەی چوار شەهیدەکەوە وتوێتی حتا کە باس لەوا کرێ کە ئەڵێ کچان ئەوەی قەڵغانم بڵێ ئەوە سنجی کچان بێ لە بەڵێ سنگی کچان هەڵمەت بێ ئەوە بۆ نایدە خان وتراوە خێزانی سعی گەوهەر بڵێ ئەوە ئەڵێن پیرەمێرد بۆ ئەوە وتوێتی و پیرەمێرد زۆر باس لەوە ئەکەن گوایە هەر یەکە بە جۆرێک ئەیژێڕێتەوە لەو نووسەر و شتانە بەڵام ئەوەی ڕاستی بێ بە پێوەی کە من دوو مقابلەی قادر دیلانم لایە کە لە هەندەران کراوەیەکێک لەوانە ڕادیۆی کوردی سویدا کە دکتۆر فەخرەدین خۆعافریکا مرد لەگەڵ هونەرمەند خالی ڕەخشید ڕێزم زۆر هەیە بۆ کەک خالید ئەوانە مقابلەی کە قادر دیلانیان کردووە خوا لێ خۆش بێ قادر دیلان بە شێوە ڕاستەکەی خۆی ئەیجێڕێتەوە بەو شێوە نییە کە هەندێ برادەر باسی لێوەکەن و ئەیژێڕنەوە ئەڵێن گوایە پیرەمێرد خۆی کام شعری داناوە چووە بۆ لای
کاک حەمە ساڵە دیلان و قار دیلان بەهینی وتووە بە حەمە ساڵح بە قادیلانی و توێم شعرم نووسیوە حەزەکەم ئاوازێکی بۆ دانەی با حەمە ساڵحی برات بێڵێ هەردووکیان لێ هین بوو شعرەکەی یاوەتە دەست شتۆ پرۆڤیان کردو بەڵام ئەڵێن گوایە کاک حەمە ساڵح خۆی ئاوازەکەی داناوە مۆسیقاکەش کاک من وەکو مێژوو لە دەمی خۆیەوە بیستومە وتی ئەم شعرە ئێمە پیرەمێردمان و شعر ئەمان پێنەوتراوە نازانم خۆی چووە و شعری بەڵام وەکو ئەوەی کە ئیژێڕنەوە ئەو خۆی ئەیوت هەتاکو پێنجی بەیانی دانیشتین ئاوازماندانا و بەدڵمان نەبوو ئەخیرە نوتی من ئەوەم بۆ هاتی قادر دیلان پێویتم وتی بەسە ئەم ئاوازە زۆر خۆشە یەکەم کەسی چێ گوێی لێ بووە خاڵە حەمە فەرەج خاڵە حەمە فەرەج ئەوەی کاڵە حەمە فەرەجی خوێنێتەوە لەبەروی زۆر هاوڕێی کاک حەمە ساڵح دیلان بووە کە لە ئیزگەی کوردی بەغا بوو لە شاری بەغا ئەو ئیشێکیان هەبووە کاتێک کە ئەچێت کاک حەمە ساڵح دیلان تازە خەوی دێکەوتوە قار پێڵێ کاکە وەڵی خەبەری نابێتەوە چکم هەتا دەمە بەیانی ئێمە خەریکی دانانی ئەو سرود دەبووین کاتێککە بۆی لێ سرودەکە گوێی لێ ئەبێ بەس مۆسیقاکەی ئەنی کە کاک خاڵە حەمە بەڕەحمەت ئەو کاتێککە ڕیکۆرد کراوە بەبێ مۆسیقا ڕیکۆرد کراوە بەڵێ ئەوە لە ساڵی 48 و یەکەم جارش کاک حەمە ساڵە دیلان وتوێتی ئەوەی کە زۆر مابێتەوە لای خەڵک زیاتر ئەوەی مامەسا عین شەونەمە ئەوەی مامەسا خالی دلێرە کە ساڵی 65دا هەمەدان و توێتی ئەوەی ساڵێکی تری ژوادە ساڵێکی تر ژوادە هاتەوە ئەمە خوا لێ خۆش بوو شالا خان شالا نامقی شێوەکار مقابلەی مامەسا خالی دلێری کردو بە هینی شێ ڕیکۆردەر لایەتی ئەڵێ گوایە هەموو وتنەکەش و ئاوازەکەش و شعرەکەش هەمووی نیو سەعاتی پێچووە لە هەمەدان چوونەتە ناو چاڵێکی زۆر قوڵەوە تێگەی چون یەکەم جاریش کێ و توێتی شەید جەعفەر و توێتی ئەوەی کە لەگە خاڵە شەهاب و ئەوان عیدام کرا لە سێدارەدرا یەکەم جار بە دەنگی شەید جەعفەر تۆمار کراوە وتراوە دوای ئەو ئەمەی سرودی ئەم سرودەی عین شەونم ئەمە چیرۆکێکی لە پشتەوە پێم وابێ مامۆستا ئاگات لەو چیرۆ لەبەر ئەوەی من و کاک سەرکەوت عەلی زوو سەردانی مامۆستا عین شەونممانە کرد بۆ یەکەم جار ئەم سرودە بە ئەسپ و عارەبانە هاتوون بۆ ماڵی وەستا شەفیقی ئاسنگەر ماڵەکەی ڕێک لە جێ ئەو بینا بەرزانەیە کە ئێستا لە تەنیژ ماڵبەند دروست کراوە ئەو چوارە ماڵی وەستا شەفیق تەنیا ماڵ بووە ئەلەوەیە هیچ ماڵی چکەی لێ نەبووە بەس ماڵی وەستا شەفیق لێ بووە لە مەتبەخەکەشەوە تویانە کاک حاتەمە ڕەش لەگەڵ مەجموعەیە برادر حاتەمە ڕەش کە ژەنیاری ئیقاع بوو بەڵێ ئەوە تۆماریان کردووە و ئاوازەکەش هینی مامەسا عین شەونم خۆیەتی من بە دەنگی خۆی لامە بە سیدی کە بۆی وتوم گلەی هەبوو لە هەندێ هونەرمەند کە وتوانە بە هەڵە وتیانەت و حتا بەو هینەی کە لای مناڵێت تکای لێکم لەو هونەرمەندە جاری چکە ئەو سرودەی من نەڵێتەوە مامەسا گیان دیارە ئێمە بە ناوی ستافی بەرنامەی قەلەندەرخانەوە دەستخۆشی لە بەڕێز دەکەین لەبەرەوەی بەڕێزت یەکێکی لەو کەسانەی کە لە خەمی کولتور و فەرهەنگ و ئەدەبی کوردی دای نمونەت زۆر بێ تەمەنت درێژ بێ زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی کە لەسەر نەورۆز پێداین دووبارە بەخێر هاتن تاکەین زۆر سپاس بۆ ئامادە بوونت زۆر سپاس بۆ کاک دیار خۆی و ئاوازە جوانەکانی دەست و پەنجە خۆش بێ زۆر سپاس بۆ هاوکارم کاک هەمیدیش ئازیزانی قەلەندەرخانە بە سرودێکی جوانی نەورۆز کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین تا دیداری داهات و هەر شاد و سەرفراز جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە چاوەگی ئاگر هێز و گیانمە
باوەڕی بەرزی کوردستانەمە سەیریکەن 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 شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڕی مەرگی دوژمنانم لێ هەڵکەندووە پڕ بەدەم بانگەکەم سەربەستی ئەوێ کوردستانم جێی شێرانە ئەبێ سەرکەوێ سەیریکەن سەیریکەن سەیریکەن